ئەمڕۆ کە بەرواری 1/7/2020 لەگەڵ سەرجەم ئەندامانی بەڕێزی فراکسیۆنەکەمان پێکەوە هاتینە هەولێر بۆ پەرلەمانی کوردستان و هەر وەکو وعدماندا بوو بە خەڵکی خۆمان بە دەنگدەرانمان بە خەڵکی هەرێمی کوردستان کە ئێمە نابین بە بەشێک لە ناعەدالەتی و نابین بە بەشێک لە ئەو زوڵمستەیمەی کە دەسەڵات دەیکا بۆیە هەر لێرەوە ئەمڕۆ سەرجەم ئەندامانی فراکسیۆنەکەمان سەرجەم هاوڕێیانم لە فراکسیۆن هەستاین بە پڕکردنەوەی فۆرمی ڕەتکردنەوەی خانەنشینی پەرلەمانتاری و هەمومان پێکەوە خانەنشینی پەرلەمانتاری خۆمان ڕەت کردەوە و لە دوای تەوابوونی ئەرکەکەمان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئێمە وەکو ئەندامانی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمان هەر کەسەمان دەگەڕێنەوە سەرکاری خۆمان و خۆمان خانەنشین ناکەین. ئەمەش لە بەردوو هۆکاری یەکەم ڕازگۆیی و وەفایە بەو وعد و بەڵێنەی کە لە پێش هەڵبژاردن و پێش بانگەشەیە داومانە بە خەڵکی هەرێمی کوردستان و دەنگدەرانمان و بابەتی دووەمیش بۆ ئەوەیە کە نەبین بە بەشێک لەو ناعەدالەتی و دزی و گەندەڵیەی کە دەسەڵات بە تایبەت پارتی و یەکێتی و هەندێک لە شەریکەکانیان بە ناوی چاکسازی و بە ناوی لەژێر هەندێک ناوی فەیک و ناڕاستە هاتوون ناعەدالەتیەکەن. من خۆم و هاوڕێکانم شەرم دەکەین لە دوای 4 ساڵ لە پەرلەمان بە 4.5 ملیۆن خانەنشین بکرێن، بەڵام ئەو مامۆستایی ئێمەی پەروەردە کردووە 40 ساڵ خزمەتی هەبووە بە 400,000 دینار خانەنشین بکرێ. لەبەرەوە لێرەوە زۆر سوپاسی سەرجەم هاوڕێیان مەکەم، سوپاسی جوڵانەوە کاکەم. ئەمە مەبدەئی جوڵانەوەی نەوەی نوێیە و پشتیوان بەخوا هەر وەکو چۆن تا ئێستا ڕازگۆ بووین لەگەڵتان بەو شێوازە بە ڕازگۆیی بە بەڵێن بە پابندبوون بە بەڵێنی خۆمانەوە بەردەوامە بین و نابین بە بەشێک لە ناعەدالەتی و نابین بە بەشێک لە دزی و گەندەڵی ئەم دەسەڵاتە و بەردەوام دژی ئەوەستین و دووبارە دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ هاوڕێیان دەستان خۆش بێت. نەخێر ئەوە کاکاوە قانونیە دەتوانێت وەڵامی پرسیارتان باتەوە. هەموو پەرلەمانتاران دەگرێتەوە، ئەوانەی کەوا تەمەنیان نەگەیشتۆتە 45 ساڵ و 15 ساڵ خزمەتیان هەیە لەوان هەیە لە 115 دەست پێ بکات و ینی زۆرترینی لە 125 تێناپەڕێ. واتە ئەگەر کەسێک هیچ خزمەتێکیشی نەبێ پێشتر 125 تقریبان زیاتر لە 2 ملیۆن وەردەگرێت ئەگەر خۆی خانەنشین بکە. من بخۆم ئەگەر تەواو بکەم تقریبان 20 ساڵ خزمەتمە بێ ئەگەر کە خولی پەرلەمانی تەواو بێت کە پێشترش مامۆستا بوویمە، بەڵام دەگەڕێمەوە سەر پیشەکەی خۆم و خۆم خانەنشین ناکەم. خۆشتەکە پەیوەندی نییە بە تەمەنەوە، پەیوەندی هەیە بە مەبدەئەوە. من لێرەوە داوا لە سەرجەم پەرلەمانتارانی خولی پێنجەم و خولەکانی پێشوشەکەم کە خۆیان خانەنشین کردووە ئەوانەی تەمەنیان نەگەیشتۆتە 63 ساڵ بێن و فۆرمی ڕەتکردنەوەی خانەنشینی بکەن بۆی لە ڕووی مەبدەئەوە ئێمە ئەو ناعەدالەتیە ڕەت بکەینەوە. ئایا مامۆستایەک بە تەمەنی 25 ساڵی و 35 ساڵی خانەنشین نەکرێ؟ ئایا فەرمانبەرێکی کەرتی هاتوچۆ و کەرتی کارەبا بە تەمەنێکی 35 ساڵی و گەنجی خانەنشین نەکرێ؟ ئەی پەرلەمانتار جیاوازی چێ لەگەڵەوە؟ ئەم جیاوازیە بۆ ئەمە ناعەدالەتێکەوە کەواتە ئێمە لە ڕووی مەبدەئەوە شتەمان قبوڵ نییە، چ وەکو فراکسیۆنەکەمان وەکو سەرجەم هاوڕێیانم چ وەکو جوڵانەوەی نەوەی نوێ ئەم مەبدەئەمان ڕەت کردوتەوە و دژی وەستاوین و بەردەوامی شەبین لەسەر ڕەتکردنەوەی ئەوە. وەڵا یەک ملاحەزە دیارە قسەیەک هەیە بەداخەوە بەشێک لە خەڵک دەیکا پێی وایە کە ئێمە لەبەرەوەی ڕەتمان کردوتەوە گوایە ئێمە هەر چوارمان گەنجین و خانەنشینی شمولمان ناکە. بەعەکسەوە خانەنشینی هەموو پەرلەمانتارانە گرێتەوە، ئەوانەی گەنجن چ ئەوانەی بەتەمەنن، کەواتە ئێمە هەر چوارمان دەتوانین خۆمان خانەنشینکەین. بەس وەکو دکتۆر کازم ئاماژەی پێدا ئەوە مەبدەئە، ئەوە بەڵێنەکە کە پێشتر بە دەنگدەران و بە جوڵانەوەکەمان و بە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێمان داوە خانەنشینیمان ڕەت کردەوە.